سڵاتان لێ بخۆشەویستان. ئەگەر دەتەوێت بە کەمترین پارە خوێندنەکەت لە دەروی وڵات تەواو بکەیت، ئەگەر پارەیەکی دیاریکراوت هەیە و دەتەوێت خوێندنەکەت تەواو بکەیت، یاخۆ زۆر شت لەسەر پارە بزانیت، ئەوە سەیری ئەم ڤیدیۆیە بکە. بسم الله الرحمن الرحیم. لەوانەیە ئەو پرسیارەم لێ بکەم بڵێن ئایا مەسروفی خوێندن لە دەروی وڵات چۆنە؟ خۆشەویستان، ئەوە تۆ دیاری دەکەی ئایا مەسروفی خوێندنت چەند بێت. کەسێک بە تەکسی هاتوچۆ دەکات لەگەڵ کەسێک بە میترۆی جیاوازە، کەسێک بخۆی خواردن ئامادە دەکاتن لە داخلی لەگەڵ کەسێکا بچێت لە ڕێستوران خواردن بخوا جیاوازە. هەیە دەچێت هەدیە و هەدیەکاری دەکڕی و خۆشەویستی هەیە و پارەی لێسەر دەکاتن لەگەڵ کەسێکە کە ئەو شتانەی نییە جیاوازە. سەرەتا ئەگەر لە هەر زانکۆیەک لە دەروی وڵات خوێندن، پێویستە کوردێکیان چەند کوردێک لەو زانکۆیە بناسیت. ئەمە یارمەتی دەدا ئەم کوردە ناهێڵێ پارەی زیادت مەسروف بچێ. بۆ نمونە ئەو کوردە دەزانێت ڕێستورانتی هەرزان، دەزانێت هوتێلی هەرزان، دەزانێت چ ڕێگایەک پارەت زۆر دەڕواتن. ئەو شتانەت هەموو پێ دەڵێ. بۆیە سەرەتا چەند کوردێک بناسە لەو زانکۆیەک کە دەتەوێت تێیدا بخوێنێ. مەشروب، جگارە، نێرگەلا، کچ، ئەمانە پارەی زۆری دەوێت و هیچیشیان پێویست نینە. هەندێک کەس هەیە دەرامەتی زۆر کەمە. من لەگەڵ ئەوە نیمە کە هەیست خوێندکارێک کار بکەم، بەڵام کە کابرا کەسێک دەزانی ژیانی ناسووڕی دەتوانی ئەو دوو ڕۆژە کە دەوام نییە دەتوانێت ئەو دوو ڕۆژە بچێت کارێک بکاتن و بژێوی ژیانی خۆی پەیدا بکاتن. شتێکی تر کە پارەت بۆ ئەوەی لێ نەڕوا خواردنە. بەیانی دەتوانی چایەک و ماستێکە یاخو هێلکەیەکە یاخو بسکیتێکە بە چایەک دەخۆی، پارێکی کەمی تێدەچی 500 دینارێک تێدەچێت. نیوەڕۆیان زانکۆی تاران خواردن بە قوتابیان دەدا. ئەگەر حەز بکەیت بەشداری دەکەی بە ئەنتەرنێت، بەشداری دەکەی کە من لە زانکۆ نان دەخۆم، نزیکەی 250 دینارێکی خۆمان ڕادەوەستێ. بۆ ئێوارەش ئێمە چیمان کردووە؟ چەند کەسێک بەیەکەوە خواردن ئامادە دەکەن، هەر جارە یەکێکمان خواردن ئامادە دەکەن بە مەرزێک نابێ ئەو خواردنێک کە ئامادەی دەکاتن لە 1500 دیناری خۆمان یاخود ئەو پەڕی 2000 بەبەر هەر کەسێک بکەوێت. خواردنێکی پاک و خاوێن دەخۆین و خواردنێکی مام ناوەن دەخۆین بە 1500 2000 زیاتری تێناچێت. ئەو بۆ خواردن. شت کڕین بۆ ژوور. جاروایە شتێک پێویستە بۆ ژوور بکڕین، دەبێ ئەو پارەی دابەش بکرێ بەسەر تاکەکانی ئەم ژوورە. داوەت و داوەتکاری پارەی زۆری تێدەچێت. تکایە دوورکەوە لەم ڕێگایە. خاڵێکی تر، بەبێ پارە لە دەروی وڵات هیچت بۆ ناکرێت. وەکو لای خۆمان نییە بڵێ کاکە ئەوە خوشکمە، ئەوە برامە، ئەوە دایکمە، ئەوە خزمە یارمەتیم دەدا. تەنها ئەو پارەی جیرفانی خۆتە یارمەتی دەدا. هیچ کەسی تر نییە لە دەرەوە یارمەتیت بدە. لەوانەیە یەک دوو ڕۆژان کەمێک پارە لە برادێک وەرگریتون، دوای دەبێ بیدەیەوە. بۆچی؟ ئەیش وەکو تۆ قوتابیە پارەی نییە، ئەو پارەیەکی دیاریکراوی هەیە، دەبێت بۆی بگەڕێنەوە. خاڵێک هەیە دەڵێن پارە هەموو شتێک نییە. ڕاستە هەموو شتێک نییە، بەڵام پارە زۆر شتە بەڕاستی، بە تایبەتی لە دەرەوەی وڵات. چوونە دەرەوە لەگەڵ برادەران. ئێمە لەم ڕۆژانە شوێنێک هەیە ناوی دەربەندە، هەر لە ناو تارانە شوێنێکی گەشتیاری ئێوارەکە چوین لەوێ نانمان خوارد. من و کوردێکی تر و لەگەڵ برادێکی ئەفریقیمان چوین لەوێندا. لێرە پارە لە گیرفان نییە، لە ناو کارتی بانقیە. من پارەکەمدا، دواتر ئەوە پارەکەیان بۆ من جێڕایەوە. ئیتر ئاوایە هیچ کەس پارەی کەس ناداتن. ئەگەر ئەوانیش پارەیان دابایە من پارەکەم بۆ دەجێڕاندەوە، بۆم پارەکەم دەدانەوە. بۆیە ئەوە نییە بڵێ کاکە لەسەر حیسابی من بی. هەر کەسە بە خۆی شتی خۆی دەکڕیتن. پارە لەوانەیە تۆ لە دەرەوە بخوێنی پارەکەت بەش نەکات. چی بکەم؟ خۆشەویستان، ئەو خاڵانەی پێت دەڵێم ئەوانە جێبەجێ دەکەی. بۆ نمونە پێڵاوێکت هەیە، دەبێ
ئەم 1-2 ساڵە بەم پێڵاوەیە بیبێ سەرێ تۆزێکی دراوە بڕۆ چاچیکەوە ڕۆژانە بۆ یاقی دەکەیت بۆ ئەوەی تەمەنی درێژ بێ قەمسەڵەیەکی تۆزێک کۆنەت هەیە دەبێت ئەم 1-2 ساڵش بەم قەمسەڵەیە بیبێ سەرێ بۆ ئەوی پارەکەت بەش بکاتن بۆ شتەکانی تریش هەمووی ئاوە تەنها ئەو شتانە دەکڕی کە پێویستە مامۆستا هەژار لە ژیاننامەکەی بەڕەحمەت بێت دەڵێ ساڵ هەبووی ساڵ سوراوەتەوە منی میوەم نەخواردووە پارەم نەبووە بیکڕم عەیبەش نەبووە کورد دەڵێ گۆشت ئەگەر گرانە نەخواردنی هەرزانە تۆش دەتوانی نەیخۆی ئەگەر نیتت مەیخۆ بەڵام ئەگەر دەزانی هەیتت پارەت هەیە خۆشەویستان پارە بۆ خۆشیە دەتوانی هەفتەی جارێکیش پێ بچێ ڕێستوران ئەگە هەتا دەتوانی لەگەڵ چەند برادەرێکی باش پیاسەیەکی شیمالی ئێرانیش بکەی کە شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە دەتوانی مۆبایلێکی گرانبها بکڕی شتی تریش بەڵام ئەگەر نیتت ئەگە فەقیری ئەو شتانە شمولی تو ناکە ئەو شتانە و شتانی تریش شمولی تۆ ناکە تەنها ئەو شتانە دەکڕی کە پێویستە جاری وا هەیە ئەگە زۆر پێویستی کرد بڕە پارەیەک لە کوردستان لە کەسێک قەرز دەکەی کە بتوانێت ئەو بڕێ پارەی بدەیتەوە خۆشەویستان ناکرێت بچێت 2 دەفتەرێک بچی لە کەسێک قەرزکەم وەڵا دواتر دەیدەمەوە ئەمە شتانە نابێ دەزانی پارەت نێت بۆچی دێت بەخوێنێ هەندێک پارە کۆکەوە ئینجا دەست بە خوێندنەکەت بکە شتێکی تر هەیە دەبێ حساب بۆ خێزان و ماڵ و منداڵت بکەیت کە جێیان دێڕی لە وڵاتەکەی خۆت نابێ هەر ئاوا جێیان بێڵێ دەبێ پارەیەکیش بۆ ئەوان جێ بێڵێ یاخود گەنجی و کوڕی جارێ لەگەڵ ماڵی باوکت دەژی مەسروفی خوێندنەکە لەسەر ماڵی باوکتە زۆریش ئەزیەتی مەدە ئەگە دەزانی باوکت پارەیەکی دیاری کراوی هەیە مەسروفی زۆر مەکە ئەوەندە مەسروف بکە کە باوکت لە توانایدا هەیە ئەزمموی کوڕێکتان بۆ باز دەکەم کە لەم داخلیە بوو کوڕەکە ناوی ساموێل بوو ساموێل کوڕێکی ڕەشپێستی مەسیحی ئەفریقی بوو ساموێل پزیشکی خوێن لە تارە هەر لەو زانکۆیە کە من لێمە پزیشکی خوێن بە سکۆلەرشیپی فول یعنی فول سکۆلەرشیپی وەرگرتو بە مەرجێک دەبێت ساڵانە دەرەجەیەکی باش بهێنێ بۆی ساموێل زۆر هەوڵی دەدا تاوەکو دەرەجەیەکی باش بهێنێت و ساڵەکە پارە نەدا بە دەوڵەتی ئێران من کە ئێستا لێرەمە ساڵی بە زانکۆ بە بەشە ناخۆیی 4,000 دلار دەدەم بە دەوڵەتی ئێران کە دەکا نزیکەی 40 وەرەقە زیاتر لە 40 وەرەقە دەدەم ئەو 9 ساڵان 1 دیناری نەدا زانکۆ 1 دیناری نەدا بە بەشە ناوخۆی تەنها بە سکۆلەرشیپ و برادێکم هەبوو لە ژوورەکەی ئەو بوو دەیوت بڕوا بکە سێجەمە بەس هێلکەی دەخوات هێلکەی کوڵا بەس سێجەمە دەیخوات نەی فەقیری لەکوێ بینی دەیگوت دەچوو تەبەقەیەک هێلکەی دەکڕی و ئەو هێلکانە بەیانی هێلکە نیوەڕۆ هێلکە ئێوارە هێلکە 9 ساڵی بەو شێوەیە بەڕێ کرد ساموێل کوڕێکی زۆر بەتوانا بوو کە خوێندنەکەی تەواو کرد توانی لەو ماوەی کە دەیخوێن چەندین توێژینەوە بڵاوکاتەوە ئێستا 26 توێژینەوەی هەیە ئەم توێژیناوانەشی لە گۆڤارە نێودەوڵەتیەکان بڵاو دەکردەوە بۆیە ئێستا لە ڕێگەی ئەم توێژینەوانی کە ئەم توێژینەوە 26 توێژینەوە گەلێک زۆرە بڵاوی کردبەوە توانی لە زانکۆی هاروارد لەوێش بە سکۆلەرشیپ ئێستا فەوقە تەخەسوسی دەخوێنێ یعنی پسپۆڕی دەخوێنێ لە پزیشکی بۆ فەقیریە هەر توانی هەوڵیدا و ئێستاش تەخەسوسی دەخوێنێ بە لە زانکۆی هاروارد لە ئەمریکا لە باشترین زانکۆکانی جیهان دەخوێنێ کەچی پارەشی نەبوو تۆش دەتوانی بە پارەیەکی کەم ژیانت وەکو ساموێل ببەیە سەرەوە ئەگەر نیشتت ئەگەر وەکو ساموێل زیرەکی و ئازای دەتوانێت ئەم ڕێگایە بگرێ بەر خاڵی کۆتایی جار بەجار 10 تومەنێک بدا فەقیرێکی شەڕی پیر چونکە ئەمە لە بەڵاو ناخۆشی دوورت دەخاتەوە خواتان لەگەڵ